بینەران و بیسەرانی خۆشەوی سلااوان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێوێ بەڕێزداین. لە بەرنمەیەم جارەدا میوانداری کەسایەتیەکی دیاری شاری سلێمانی و کوردستانمان کردووە کاویش مامۆستا فەرەدوون دارتاشە. مامۆستا هەر لە سەرەتای منداڵیەوە تێکەڵاوی دنیای سیاست و هوەر و ئەدەب بووەوە، جگە لەوەش لە بنەماڵەیەکی بەناوبانگی شارەکە لەدایک بووە. یەکێکە لەوانەی کە هەم لە شۆڕشی لولاوە هەم دواتریش لە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستاندا بەشداری کردووە. یەکێکە لە زیندانە سیاسیە بەناوبانگەکانی کوردستان. جگە لەوەش ماوەی چەندین ساڵ سەرۆکی تیپی مۆسیقای سلێمانی بووە کە یەکێکە لە تیپە هەرە ناودارەکانی باشووری کوردستان. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی مامۆستا هەڵبینەوە و شایەتی لەسەر کۆمەڵێ بابەتی گرنگی مێژوویەدا کە خۆی تێیدا بەشدار بووە یاخود لە نزیکەوە ئاگای لێیانە. مامۆستا بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمەوە. سپاسان نەکەین بۆ ئەم میوانداریە و ئومێدەوارین ئەو بابەتانی کە باسیەکەین بتوانین وەکو خۆی بیگەێنین. بەڵێ جاوە زۆربەی پەیوەندی بە تۆ هەیە. دڵنیابە. بەڵێ مامۆستاژیان ئەگەر بۆ بە کورتیش بێ هەر بۆ ئەوەی دیارە تۆ کەسایەتیشی ناسراوی، بەڵام بۆ بینەرەکانمان بۆ بیسەرەکانمان حەزم کرد بە کورتیش بێ ئەگەر باسی بنەماڵەی خۆتانمان بۆ بکەی. ئێوە بزانم لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە سەرەتا لەوێەوە هاتوونەتە شاری سلێمانی. بەڵێ خۆی دایکم و باوکم خەڵکی سەقزە، دایکم خەڵکی میان دواوە لە شەڕی جیهانی یەکەمە کە ڕووس بەرەو کوردستانی ئێران هاتووە، ئەوان ئەوان بەجێ هەشتووە هاتوون لە سلێمانی نیشتەجێ بوون و ئایلەی باوکم لە مەنتیق سەقز دارتاشێکی مەشهور بوون، پیانەوت وەسا جافری میعمار باشی، لەبەرەوەی کە سفەتی دارتاشێکی مەشهور بووە. باوکیشم کە هاتووە لە سلێمانی لە بیدایەتە هەر دارتاشی کردووە و لەگەڵ کۆمەڵی دارتاشە پەیوەندێکی زۆر بەهێزی هەبووە. جگە لەوەش باوکم هەستێکی نیشتیمان پەروەرانی هەبووە، تێکەڵاوی کەسایەتی زوو تێکەڵاوی کەسایەتی شاری سلێمانی بووە و پەیوەندێکی بەهێزی هەبووە. کەسایەتیەکان چ سیاسی بوو بێ، چ ئەدەبی بوو بێ، چ هونەری بوو بێ، چ کۆمەڵایەتی بوو بێ، ئاشنایەتێکی زۆری هەبوو، تێکەڵاوێکی زۆریشی هەبووە. باوکم جگە لەو لایەنە وەکو لایەنێکی نیشتیمان پەروەری پیاوێکی قسە خۆش بووە، لە هەز مەجلیسێکا بوو بێ ئەو مەجلیسە دەم بە پێکەنین بووە و ئەتوانم بڵێم مەگەر لەم سەردەما بووە ئەبوو بە هونەرمەندێکی زۆر چاکچووکە تەقلیدێکی زۆر جوانی هەموو کەسێکیە کردەوە بە جوڵان نەشەوە. مامۆستاوەی کە تۆ بزانیت لە هیچ ڕێکخراوێکی سیاسیە کاری کردووە، بە تایبەتی لە ساڵانی سیەکان ئەوازام لە ساڵی 1930 لە ئەوەی کە پێڵێن 6 ئەیلولی ساڵی 1930 کە لە سلێمانی خۆپیشاندان کراوە، ئەمانە بەشدارێکی کارامەی هەبووە. لە ڕاستیە من هەستم پێ نەکردووە کە باوکم لە سیاسەتە لە حیزبێکی معەنە ئیشێکی هەستم پێ نەکردووە. دووری نییە واژە نەبێ لای ئێمەی نێدرکان بێ، ئێمە مەسەڵ مناڵ بووین نەکچێتە دەرەوە زمانی مەلیکی ئوستانە بووە. تەمەەن باوکم لە 6 نۆی 1930 زەردی معاهەدەی بەریتانی و عێراقی مزاهرە کراوە. ڕۆژە پێش ئەوە باوکم بە هەموو شاری سلێمانیە گەڕاوە بەناو بازارە، خەڵکی هانناوە کە بچن بۆ بەرێکی سەرا بۆ خۆ پیشاندانەکە، کە پیشاندانەکەش کراوە ڕۆڵێکی گەورەی بینیوە، ئەوە بوو فەرمانی گرتنی دەرچوو، ڕای کردووە بۆ 120 و ناویدەکی کەشم نەبی چۆ سابیێمانەکەوێتەوە لە بەری قەراخ، تقریبەن چ ڕۆژێک لەو ناوە بووە. ئەتر دوایی دەزیر کراوە کە هێنراوە لە سەرای سلێمانی حەبس کراوە لەگەڵ فاقبێ کەسا بووە بە ڕەحمەت بێ. ئەتر دوایی خۆعافریکا شێ مەحمووی نەمەر واستەی بۆ کردووە، ئازاد کراوە. بەڵێ کەواتە باوکرد لەگەڵ شێ مەحمووشە پەیوەندی هەبووانی؟ بەڵێ پەیوەندێکی بەهێزی هەبوو لەگەڵ شێ مەحمووە،
لەگەڵ شێخ لەتیفە لەگەڵ برای مەحمەدە لەگەڵ ڕەمزی فەتاحە لەگەڵ قادرینانە لەگەڵ عەلی مەردانە لەگەڵ قانعە لەگەڵ فایق بێکەسە کەواتە لەگەڵ زۆربەی کەسایەتیە بە ناوبانگەکانی ئەم شارە پەیوەندی هەبوو بەڵێ پەیوەندی هەبووە و پەیوەندیەکانیشان ینی نزیک بووە من چەند جار ئێمە ماڵمان لە کانسکان بوو من مناڵ بووم پێ ساڵە بووم بیرمە ماڵی شێخ لەتیف بۆ بەرمانە بوو لە کانسکان زارەکەی کانسکان باوکم یەک دوو جار منی برۆ بۆ لای شێخ مەحموود کردومێتێ باوەش و دەستی هێنا بەسەر ئەوانم لە بیرە خواعافیاکە وە شێخ لەتیفی چەندین جار هاتۆ بە ماڵی ئێمە و دانیشتنیان بۆ بەیەکەوە مامۆستا هێنانەوەی تەرمی شێخ مەحموود لە بیرەتەوە بەڵێ لە بیرمە بەڵام من نەچوم بۆ خۆپیشاندان شتەکە هەر لە ماڵەوە بووم بەڵام باوکم لەوێ بوو زۆر متەئسیر بوو و بەڕاستی ئەو مزاهر و خۆپیشاندانانی کراوکە بەرەو سجنی سەر و ڕۆشن چکە شێخ لەتیف لەوێ حەبس بوو خوافیکە داوای بەربوونی ئەویان نەکرد کە بەڕاستی یەکێکە لەو ڕۆژە مێژویانەی کە هەزار ڕەحمەتی لێ بە شێخ مەحموود نەمەریان هێنایەوە لەگەڵ مامۆستا عەبدوڕەحمانی زەبیحی پەیوەندی خۆش بووە و لە ماڵی ئێوە هاتووە مەسەلە عەبدوڕەحمانی زەبیحی بابەتێکی ترە عەبدوڕەحمانی زەبیحی لە 55 و 56 بۆ ماوەی 6 مانگ لە ماڵی ئێمە مختەفی بوو بەڕاستی مەرحوم عەبدوڕەحمانی زەبیحی پیاوێکی ئێجگار بە زیرەک بوو ئێجگار بە توانا بوو باوەڕێ بێ ڕۆژی دوو جەریدەیە خوێنەوە بە دوو ڕۆژ کتێبێکی خوێنەوە یەک سفەتی زۆر سەریشی هەبوو ئێواران لەگەڵ بانگی کە زەبیحی بە ڕەحمەت بێ بە تەنیا چۆ دەرەوە تقریبا سەعات و نییە 2 سەعاتی پێچوو ئەهاتەوە دایک بوو باوکم پیانەوە خە وەختانە تۆچیتە دەرەوە باش نینە ئەو وەختە هەموو خەڵگیا لە نوێژە یا لە ماڵەوەیە فرسەتە کەس نامبینێ ئەتە دوایی دەرکەوت کە ئەمنی ئەو سەردەمە دەورپشتی ئەو ناوەیەیە تر کە پیان وتبوو دەبریارە بچە بۆ کەرکووک باوکم و لەگەڵ مەلا عەلی باوکی هونەرمەند زاهیر عەلی بوو بە دووقۆڵی بە مختەفێتی بردیان بۆ کەرکووک مامۆستا هەڵبەتە ئێمە بە حکمیەوەی کە جەنابن لە زۆر شت ئاگاداری ڕەنگە هەندێک جار پاش و پێشەکەوین لە کاتەکانە بەڵام مادام هەر باسی مامۆستا زەبیحیەکەین پێم خۆش بوو ئەو پرسیارە لێ بکەم خۆ تۆ دیارە معلوم لە شەستەکانی شا ناسیوتە وانە سیاسی دیموکراتی کوردستان ئیش باشن بەڵام ئەو لە کاتی بڵین جیابوونەوەی باڵی جەلالیەکە ئەمە وەکو مێژوو باسیەکەین لەگەڵەوە نابوو باز لەوە کرێکاڵێن دەورێکی باشی نەبووە لەوەی کە بڵین ئەو دوولایەنە نزیک بنەوە بە پێچەوانەوەڵێن فووی کردووە بە ئاگری بڵێن دوو بەرەکێکە یا شتی وە هەیە دەوری خراپی هەبوو بەڕاستی ئەوەی کە تۆ ئاگادار بەڵێەوەی کە ئاگەرم چونکە کە بە ڕەحمەت بێ ئەو سەردەمی کە تۆ باسەکەی 4 ئەو لە بەغاژیە لەبەرەوە کە من زۆر جار کە چوون بۆ بەغایا لەگەڵ کامیلی برامە بەڕاستی گەلێ جار ئەمان بینی بەڵام کە ئەمان بینی قەت ئێمە نابێت بۆ ماڵی خۆی کەس نێزانی ماڵی لەکوێیە هەتا بە ڕەحمەت بێجار چار مامجێلال وتی ئێمە نازانین سەبیحی لەکوێیە گەل لە شوێنە بمرێ نازانین لەکوێیە یعنی ئەوەنە نێهەن پەرست بوو بەس بە ویژدان ئەیڵێم نەمویستووە زەبیحی قسەی ڕق بکە دژی باڵی مەلا مستەفا نەمویستووە ئێمە نەمامیستووە ئەجا ئایا لە کۆبنەوەکانی باڵی مەکتەبی سیاهی دژنی مەرکەزی قسەی کردووە یان نا ئەوە من ئاگادار نەبوو مەیلی چەپێتی هەبوو زۆر چەپ بوو کتێبی چەپی زۆرە خوێنەوە مامۆستا شتێکی تۆ باسی ئەوت کرد کە باوکرد پیاوێکی نیشتیمان پەروەر بوو ینی هەموو خەڵکی شارەکەی ناسی و ئەوانە بەڵام شتێ بەلای منەوە جێگەی سەرنجە ئەبێت باوکرد مەیلی چەپی هەبوو بێ دەنار لە ماڵی خۆتانە پرسەی بۆ مردنی ستالیندا وەکو پێشتر عەرزی جەنابتم کرد من
دەرکم بەوە نەکردووە کە ئایا ئینتیمای لە چه حیزبێک حیزبی ناڵم بەڵام مەیلی ڕێخ ینی بەڵام چەپ بوو بیر و باوەڕی چەپی هەبووە آخر ئێمە بە سەردەمی پەنجاوسێ باسی کە ستالین تیا ئەمری خوای کردووە ئەو وەختە ئیتیحادی سۆڤێتی هەبوو و لەگە وڵاتانی ڕۆژهەڵات هەموو نیشتیما پەروەرەکانی دنیا هەستیان کرد کە ئەوە قەڵای تێکۆشەرانی دنیاە پاڵپشتی میلەتانە لەبەرەوە عەتفێکی هەموو حرەکاتی سیاسی لە دنیا بەلای ئیتیحادی سۆڤێتی ئەوانە هەبوو کە وەختێ ستالین مرد باوکم 3 ڕۆژ لە ماڵەوە تەعزیە بۆ دانا و گریا بۆی گریا جا ئایل لەگەڵ حیزبی شیوعیشی کردووە یا هەر عەتفە نیشتیما پەروەرەکەی کە پێی ناخۆش بووە ستالین ئەمری خوای بکە من حەزەکەم شتی کەی باوکیشم بجێڕمەوە باسم کرد کە قسە خۆش و ئەمانی هەبووە دوو نوکتێکە بۆ جێڕمەوە زۆر سەیرە ینی کە داش نیشتینجەکردی معنیانی هەر سیاسەتیش واسکەی قسەی خۆشی سەر خۆشە باوکم پردەقەیمیەکان هینی تەگەران و قەلاچوالان و قەشان و کەناری ئەوان هەموو باوکم دروستی کردووە لەوا زۆر شارەزا بوو مەخفەری چوارتا دروست دەکەنەوەی کە من باسەکەم وازم 51 و 52 53 بووە ئەوێ دروست دەکەن قایمی چوارتایەک هێشاتاو نەبووە ئەلێ وەسە حەمەسەعی ئەو دەرگایانە زۆر بچووکێتە بەرچاوم خۆزانی ئێمە دیوەخانمان هەیە میوانمان هەیە بە سینی خواردن هێنن ناچێ بە دەرگاکانە باوکم ئەڵێ قوربان چۆن ناچێ بە دەرگاکانە ئەڵێ ئاخر بەخوا ناچێ ئەڵێ قوربان سینی ئەوەنە نییە ئەڵێ بە لەبەر خاتی تۆ ئەوە نەبێ کە ئەڕوا بە لای دەرگاکە دەستی ئاوا لێکەوە چێتە ئەو دیوە ئەڵێ قوربان چوویان نا ئەڵێ وەڵا وا دیارە بە چاو بچووک دیارە ینی فێڵی لێکرد نا خۆی بە حەقە دەرگاکە تەبیعی بووە ئەو بینیوە جا مەسەلەن عەلی مەردان عیلاقی لەگەڵ عەلی مەردانە زۆر دایما هابوو ماڵی ئێمە بەدایک بووی گورچی خابەک و یاپراخەکەشم بۆ لێ بنێ قادیلان بەدایان جار هاتووە بە ڕەحمەت بنە دووچیان بۆ خۆی دەنگی خۆش نەبوو باوکن بەڵا هەموو سرودە کوردیەکانی زانی من و کاکم بە ڕەحبەری ئەنوەر داتاشی شەهید کە لەگەڵ کامی برام هەموو سرودەکانی ئەو سەردەمەمان لەوە فێر بووین و ڕۆحی نیشتیمان پەروەری ئێمە هەرسێکمان لە باوکمانەوە فێر بووین و هەمیشە نەسیحەتێک کردین ئەوی قەت نەبن بە پیاوی دوژمنەکانی میلەتی کورد هەمیشە دژی داگیریکەرەکانی کوردستان بوو مامۆستا باسی سرودەکانت کرد هەندێک لەو ئاوازانەی وازم جەنابەت باسیەکەی ئەڵی ئاوازەکانیان تورکین ئەم تورکیە لە کوێوە هاتووە ئەم سرودانە کوردین چۆن لەگەڵ ئەم ئاوازە تورکیانەیە گونجەمراون کێ دایناون ئەوەی کە تۆ بزانی یاخۆ لێکۆڵینەوەت کرد بێ یا پرست کرد بێ یا بزانی خۆی تەبان سرودە کۆنەکان بازەکەم من باسی چلەکان و پەنجاکانەکەی تەمە پێش ئەوە بۆ 50 ساڵ لەمە پێش ئیمپەراتۆریەتی عوسمانی هەبوو دەوڵەتی تورکە بوو بمانێ نەمانێ سەقافەی تورکی ساڵ بوو بەسەر هەموو منتقەکە تەمایشێکی لەوانە ئاوازە تورکیەکان بوو ئاوازە تورکیەکان لەبەرەوە زۆر هەندێک شعری کوردیش کە نیشتیما پەروەران بوو وەکو ساخی ڕەنگاو وەکو پیرەمەگرون مقەدەسی وەکو وەتەنی من کوردستانە و لە بابەتانە ئەوانە لە ئەسڵا ڕۆحەتێکی تورکی ئەتر ئەو شعرە کوردیانیشان لەگەڵا گونجانوە و ئەتر جیل بە جیل هاتوۆتەوە ئێمەش وتومانەتەوە لە مەکتەبەکان ئێتر بۆ بە کوردی و بەڵێ لەبەرەوە هەر تابعەکە لە ئەسڵا خۆی تورکیە بەڵام ئەتە وتومانێتەوە ئەوە هەبووە ئاوازدانەری ئەو تۆ نەبوو وەختە ئێسا ماشەڵاوە هونەرمەندی چاک و باشەیە سرودی کوردی زۆر وتنیشن ینی لە ناو خەڵکیشە ڕۆیوە دانی ڕۆیوە و پێشوانینێکی باشی لێ خۆشە بەڵێ مامۆستا بگە باسی سەرەتای قوتابخانە بکەین لەم شارەیە بە تایبەتی قوتابخانەی فەیسەلیە وابزانم یاخود تۆ لەکوێ من لە قوتابخانەی ئەیوبی کوڕاموو بەڵێ مامۆستا ئەم قوتابخانەی ئەیوبیە زۆر خەڵکی بەناوبانگی پێگەیاندووە جەنابەت لەوێ بوو ئەو کاتێک کە دەستان کرد بە مەکتەب هین بوو ینی بە کوردی بوو کێ بوون مامۆساکان عەرەب بوون کورد بوون من تەبەن لە سەرەتا کە چوومەتە قوتابخانەی ئەیوبیە ساڵی 49 چووم من 6 ساڵ بوو قوتابخانەی ئەیوبیە مدیرەکەی وەختە عەزەفەنی بوو
مامۆسا حەمەڕەشی و مامۆسا بوو ماوەیەکی فەریدون عەلی ئەمین بەڕەحمەت بێ ئەویش مامۆسا بوو لەوێ ماوەیەک لەگەڵ کۆمەڵی مامۆسای ترا عەلیەفەنی بەڕەحمەت بێ لە پۆلی یەک ئەو ئەلفوبێی کوردی پێوتین بەس ئەو زمانە هەر بە کوردی ئەمان خوێن بەڵام زمانی عەرەبیشمان نەخوێن لە سەفی 4 ابتیدائیەوە زمانی عەرەبیمان نەخوێن و لە 5 ابتیدائیشەوە ئینگلیزیمان نەخوێن بەڕاستی زۆر خەڵکی نیشتیمان پەروە ریاضی وەرزشکاری چاک ئەوانە هەمووی لە قوتابخانی ئەیوبیە پێگەیشتن. ڕاستە مامۆسا ئێوە جەنابتان پەیمانگای هونەرە جوانەکانتان هەڵبژار لە بەغا ئەمە بە سوتفە بوو یاخود تۆ پاشخانێکی هینت هەبوو هونەری و ئەوانە تاکو لەوێ خوێنی. من کە لە ابتیدایی دەرچوو تەمە چوومە تەوەستەی سلێمانی کە لەگەڵ ئەعدادی سلێمانی ئێستا بۆ وەختە بەڵێ لە پۆلی 2 متەوەستە هارمۆنیکا هەبوو بەفوو بەفوو ئیشی پێ کرد من خەریکی هارمۆنیکا بووم هەندێک گۆرانی کوردیم پێ دەرەهێنا تامان ئەو گۆرانیانە هەستم پێ ناکرد ئەو وەختە کە گۆرانی ڕوبی تیا بوایە لە وەکو مەقامی بەیات و ڕست و ئەوانە سەرمەکرد خۆش نایەت بەڵام زۆر هەستم پێ ناکرد لە پۆلی سیا تەلەبەکانی سڵفی سێم و ئاگادارن کەچوین بۆ سەرچنەر ئەوانە هەندێک گۆرانی بۆ نواژ بە چەپە ڕێزان و یا ئایانوتەوە ئەو سەردەمانش گۆرانەکانی شەمەسایی وانە زۆر باوی هەبوو ئەتر کە لە پۆلی سێ دەرچووم بەڕاستی کاکم بەڕەحمەت بە شەهید ئەنوەر دارتاش زۆر ترجیعی کردم کە بچم بۆ پەیمانگای هونەرە جوانەکان و خۆشم هەر حەزمە کرد ئەتە ئەوە بوو کە دەرچووم لە پۆلیسێ تەقدیمی پەیمانگای هونەرە جوانەکانم کرد وەرش گیرام 3 کورد لە سلێمانیەوە وەرگیراین ئەو وەختە چێ بوو لە بیرمەوە بەڕەحمەت بێکیان تەها خەلیل بوو و تاری برایم بۆ قسمی تەرشیلی ئەو ئێستا لە ئەمریکایە ئەی کوردی تر هەبوو لە شارەکانی تر بەڵێ بەڵێ لە کۆیەوە مامۆستا زاهیر محەممەد لەگەڵ بەڕەحمەت بێ مەلا ئەنوەر ئەوش لە بەشی مۆسیقا وەرگیران کەری محەممەد لە بەشی تەرشیلی وەرگیران برادێکی کەس عەبدولحەمیدی ناو بوو لە دهۆکەوە وەرگیران مامۆستا مادام هەر باسیەوەکەین خاتوو بەدیادارتاژەڵێ من یەکەم کچی کوردم کە لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا وەرگیراوم ئەوە پێشتر لە کچی کورد لێ نێخوێندووانە بەدیعا خان لە پەیمانگای هونەرە جوانەکان لە ئەکادیمی هونەرە جوانەکان ئەکادیمی هونەرە جوانەکان بەڵێ یەکەم کچی کورد بووە کە چۆتە ئەوێ ئەو 4 ساڵە کە لەوێ بۆ باش بۆ پلێکی باش دەرچوو و لەوێ بەڕاستی پێشتر کاری هونەری نەکردووە بامە لە پەیمانگا ڕۆڵێکی باشی بینی و ئەتر کە دەریچوو ڕۆڵێکی باشی بینی لە سانەوی کچان و لە ئەکتەری ژن هەبووە ئی کورد پێشتر بەڵێ پێشتر هەبووە نەجاتی مەحوی هەبووە ڕووناکۆیی هەبووە کچەکەی سعیناکەم ناوەکەی گەبێتەوە بیرم ئەویش هەبووە ئەوان هەموو ڕۆڵیان بینیەوە کەسانی کەش هەبوو هەرمێز مامۆستا پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا لە چلەکانە دامەزراوانە بەڵێ کورد ئەبێ مەسەلەن قوتابی کورد لە بیرە دێ بیستوتەیە ئەوانە کێ لەوێ خوێندوێتی پێشتر پێش سەردەمی ئێمە لە ئەواخری چلەکان و ئەمانە مامۆستا ولیەمی حەنا خوێنوێتی لەوێ بازار ڕەحمەتی لێ هەردووچیان جەلال عەزیز خوافریکا ئەویش زوو لەوێ بوو دوای بەهۆی سیاسەتەوە فەسڵ کراوە دووبارە گەڕاوەتەوە ئازار شەوقی بەڕەحمەت وێ قادر کوردی بەڕەحمەت بێ ئەوانە پێش ینی ولێمەفەری پێش هەمویان ئازار شەوقی جا جەلال عەزیز جا قادر کوردی بە تەسەلسولی ساڵەکان کەواتە ئەگەر بڵین هونەری کوردی نەختی قەرزارباری بڵێن هونەرە جوانەکانی بەغا هەیە خەڵکی باشی پێگەیان بەڵێ تەبەن ولێمەفەنی لە مۆسیقا
بەڕاستی ڕۆڵێکی گەورەی هەبووە هەموو شانازی پێوەکەین پیاوی بوو بە معنای کەلیمە جددی بوو قەت بێتاقەت نەبوو کە هات بۆ چالاشی قوتابخانەکان لە بەیانیەوە تا ئاخر دقیقا ئەم پیاوە خەریکی مۆسیقا و عاسف بوو لەگەڵ تەلەبەکانیشە لە ماڵی شۆ پرۆڤی هەدەکرد پیاویشی بە معنای کەلیمە دڵسۆز بوو ئەبێ هەمومان هەتا ئەمری قەیدی بزانی مامۆساوی کە تۆ بزانی هیچ مەیلی سیاست و حیزبایەتی و ئایدۆلۆژیا شتی وای هەبوو مامۆستا ویلیام هەستم نەکردووە هیچ فکرێکی سیاسی هەبێ بەڵام بەڕاستی پیاوێکی دڵسۆز پاک نیشتیمانی خۆشی خۆشەویست و هەر ئیشکردنەکەی بەو شێوەیە ئەوە خزمەتی وڵاتە ئەوە بەشێکە لە نیشتیمان پەروەری و ڕۆژە لە ڕۆژان نەمدیوە لە خزمەتی بەعسا بوو بێەوە یا لەگەڵ ئەوانە ئیشی کرد بێت کە لەو سەر نەمەشە بەڕەحمەت بێژیاوە کەواتە ئەندامیش حیزبێکی کوردی و غەیرە کوردی نەبووە نەمبیستووە قەت ڕۆژە لە ڕۆژان زەمیلایەکی سیاسیشی نەکردووە بەڵێ بەس هینی تایبەتی هەبووە لەگە سلێمانی ینی بەڵێ هە لە سلێمانی ژیاوە لەگەڵ خەتی سلێمانە عیلاقەی زۆر باش بووە و ڕۆڵشی هەبوو لە تیپی مەولەوەیە بووە وەختی خۆی و کە تیپی مەولەویش دامەزراوە بەشەر ئەندام بۆ عازف بۆتیا و لە کەنیسەش هەر زۆر ڕۆڵی زۆر بینیوە مامۆساوەلیەم مەسیحی بوو و لە کەنیسە ڕۆڵی زۆر بینیوە بەس مامۆساوە وەکو نەتەوە خۆی بە کورد دەزانی کورد بووە نیە خۆی بە کورد دەزانی چونکە مەسیحیەت ئاینە بەڵا خۆی بە کورد دەزانی خۆی بە کورد چەندی ئاوازی هەیە هەمووی بە کوردیە و سروودی هەیە بە کوردی و نانە بەڕاستی و زۆر لەگەڵ یا بووم باسیەکان فشاریان بۆ ناهێنا مامۆسا وەڵا بۆ هەمومانیانە هێنا بەڵێ بە تایبەتی بۆ وەڵم وەڵا بۆ لێمەفەنی باسی هەو بە تایبەتیەکەین بۆ لێمەفەنی من ئەو چەند ساڵی کە لەگەڵ یا بووم لە چالەکی قوتابخانەکانیش هەتا دواییش نەمبیستە بۆ شتێکی تایبەتی شتێ بکا بۆ بەعەس بەس بەعام لە حەفلە شتەکانەکە بەشداربن وەکو هەمومان بەس ڕۆژە لە ڕۆژان هەوڵی ناوە سولودێک بۆ بەعسکە کە زۆر زەختیشان کردوتە سەرمان نەیکردووە هەر لەگەڵ ئێمە بوو گۆرانی ئەتیاد و گۆرانی فۆلکلۆریەکان زۆر باشە مامۆسا پشوویە گەین و درێژە بە قسەکانمانەی دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا فەرەدیون دارتاش سەرۆکی پێشووی تیپی مۆسیقای سلێمانی مامۆسا یەکێتی قوتابیانی کوردستان دەورێکی گرنگی هەبووە لە پەروەردەکردنی کۆمەڵێک کەسایەتی گرنگی سیاسی لە کوردستانە زۆربەی ئەوانەی کە چوونەتە ناو پارتیەوە یاخود دوای چوونەتە ناوێشێتیەوە یاخود ڕێکخراوەکانی ترەوە سەرەتا لە هەڵبەتە من باسی پەنجاکانەکەم دوای دروستبوونی یەکێتی قوتابیانی کوردستان لەوێەوە دەستیان پێکردووە جەنابیشت هەر لە یەکێتی قوتابیانی کوردستانەوە دەست بە سیاست و حیزبایەتی کرد لە ڕاستیە یەکەم جار من لە پۆلی سێ متەوەستە ببورن پەیوەندیم کرد بە یەکێتی قوتابیانی کوردستانەوە و ناشبێن مەتحی خۆم کەم لەو ماوە کورتا ینی ڕۆڵێکی باشم بینی ناو قوتابیەکانە و دواتر کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکانیش تامان ساڵ ئەو سێ ساڵە لەوێ من سەرپەرشتی یەکێتی قوتابیانمە کرد لە پەیمانگای هونەرە جوانەکان بەڵێ بەغا و پەیوەندیشم تامان لەگەڵ بەرادەرانی یەکێتی قوتابیان هەبوو لە بەغا بۆ ڕخستنی یەکێتی قوتابیانی کوردستان و بەڕاستی یەکێتی قوتابیان ڕۆڵێکی گەوری هەبوو لە کۆکردنەوە و تەسقیفکردنی قوتابیان و ئامادەکردنیان و زۆربەی کادیرە باشەکانی ناو یەکێتی قوتابیان هەموو کە ئەچوونە ناو ریزی پارتی دیموکراتی کوردستان ئەو سەردەمە بازەکەم تەبعاً کە هەر پارتی دیموکراتی کوردستان هەبوو دوای هەموو بوونە کادری پێشکەوتووی چاک و هەندێکیان دەچوونە سەرکردایەتیشەوە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ
چونکە لە ئەنجامی ئەو ممارەسی کە کردویانە لە ناو یەکێتی قوتابیان و دوایی لە ناو ڕێزەکانی پارتیا زوو گەشایان کردو زوو پێگەیشتون و خوێنگەرمی خۆشیان و حەماسی خۆشیان وەکو گەنجێک بەڕاستی ئەوانە ڕۆڵی ئەساسی هەبووە. بەڵێ مامۆستا و کاتێک کە لە بڵین هونەرە جوانەکانی بەغا بووین ئەبواە پاشخانێکی هوەری هەبێ بۆ ئەوەی قبولبی لە بڵین پەیمانگاکە پێویست بوو خۆی لە ڕاستیە ئەگە پاشخانێکی هوەری هەبێ تەسیری زۆرتر هەبوو بۆ وەرگرتن بەڵام ئەوەی کە مۆسیقاشی من باسی مۆسیقا بۆکەم ئەوەی مۆسیقاشی نەزانی بێ ئیمتیحانیانە کرد سێ چوار مامۆستا دائانیشتن هونەرمەندی گەوری بەغا عێراقی کوردیانتان تیان نەبوو ئیمتیحانیانە کردی وەکو ئەدا وەکو ئیقا ئەوە هەتا گەبەنسبە کەماچوان و سەری پەنجە و شتیانە کردی بزانانی پەنجە گونجە لەگەڵ ئالەتی کەمانچە یان برس ئەتر بەڕاستی من یەک دووشتم بۆ وتن وەکو ئاواز ئەداکان زۆر بەدڵ بوو تاقیکردنەوەی ئیقایان کردم زۆر بەدڵیان بوو و هەندێشتی کەسیان کەوت تۆنوانیان ئەو تەقلیدمان کردەوە لاساییمان کردەوە لەوانە هەموو سەرکەوتوو بووم ئەتر من وەرگیرە مامۆستا و کاتە زۆربەی تیپەکان بە تایبەتی یاخود با پرسیارەکە ئاوا بکەم کەمانچە بۆ ئەوە گرنگە لە مۆسیقایە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عراق و کوردستان و ئەماناڵی چۆن تەماتە مهمە لە هەموو چێشتێکە هەیەویش خۆی تیپێکە گرنگی بەوادە ئالەتی کەمانچە ئالەتێکی زۆر حساسە خۆی لە علمی مۆسیقاشە پێڵن سەید الئالات ئاسفێکە باش بێ بەتوانە بێ بەهرەدار بێ چاک ئەتوانێت لە عەسفات تەعبیر لەو شتانە بکات کە خۆی ئەوێت یا با باسی نۆتە بکەین یا ئەو نۆتانەی کە دانراوە بە باشی توانێت عەسفیکا و ئەوە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەوە هەیە کە ئەو عەسفە چەند بەتوانایە لە عەسفەکەیە یا چەند ئەتوانێت تەکنیکی بە پێشکەوتو بکات تەمان بەڕاستی مۆسیقا هونەرێکی زۆر قوڵە کۆتایی نییە یعنی هیچ هونەرمەندێک نەیتوانێت بگاتە کۆتاییەکەی ناگا مامۆستا لە پەنای خوێندن و مۆسیقاکەیە تۆ لە بەغا کۆمەڵە کەسایەتی گرنگ ناسی سیاسیەکان بە تایبەتی بە تایبەتی ئەوانەی بڵین لە مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی پارتی بوون و ئەمانە ئێوە پەیوەندی قوتابیان و ئەوانە چۆن بوو ینی چێت ناسی لەوێ ئیسفادەی چیت کرد لەو ناسینانە دەوریان چی بوو لە مەسلەی کورد و کوردایەتی ئەوانە بە تایبەتی لە بەغا من پەنجاونە کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکانەوە لەوێش گەرێشێتی قوتابیان چوومە ڕزی پارتی دیموکراتی کوردستانیشەوە لە ڕێخستنەکانی پارتیا ئیشمە کرد ئەو سەردەمە 6 مانگ بۆ ساڵێک ئەبواە لە کوبنەوەکان ئامادەبی خوێندنەوە هەبێ و پەیڕۆ بخوێنیتەوە چەندی کتێبە و بخوێنیتەوە پیانە و ئەبووی بە پاڵێورا و ئەنجا دوای ئەبووی بە ئەندامی پارتی ئەو سەردەمە وابوو ئەنجا ئێمە کە قوتابی بووین لە بەغا لە پەیمانگای هونەرە جوانەکان لەگەڵ قوتابیانی کۆلێجەکان مەقڕی مەکتەبی سیاسی هەبوو لە شارع بەتاوی لە بەغا خەفارەتیان پێکردین لێ وەکو ممارەسە لەو شەوانەی کە خەفەرە بووین یەک لە ئەندامەنیا دوان لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی خەفەرە بوون جارەوە ئێمە 4-5 قوتابیان 6 بووین کە خەفەر بووین ئەوان لەگەڵمانە خەفەرە بوون تەماوان بۆ ئوموری حیزبی زیاتر خەفەرە بوون لە پاڵ ئەواتر مناقەشە ئەکرا ئامۆژگاریان نەکردین تەسقیفیان نەکردین لەوانەی کە هەبوو بە ڕەحمەت بێ حەلمی عەلی شەریف بە ڕەحمەت بێ مام جەلال برادریت کرد زوو هات کە بەڕێکە و بەر ئێمەکە و ئەوانە بازەکەم کە بەر و منەکەوتن ئەتر ڕۆژانی جومعەش هەینی زۆر ڕۆژ بەڕێز مام جەلال محازەرەی ئەو ڕۆژاتر خەڵک زۆر کۆوە بۆ نزیکەی 6-7 قوتابی و یا کادرەکانی پارتی کۆوە بوونەوە محازەرەی سیاسی زۆر جار شاعیرەکانی بە تایبەتی شاعیرە نیشتیمان پەروەرەکان شەرحێ کرد بۆ دانیشتوان
ڕۆڵی زۆر هەبوو مامجێ لەلاوە چکە پیاوێکی مسەقف بوو بەڕاستی هەموو ئیسفادەمان لێ کرد. ئەی کاری ئێوە وەکو یەکێتی قوتابیان ینی هەر ئەو کۆبوونەوانە بوو یاشتی ینی چی بوو کارە ئەساسیەکانی ئێوە چی بوو لەوێ؟ وەڵا ڕاکێشانی قوتابیان بۆ ناو ڕیزەکانی یەکێتی قوتابیان و ئەوانەی کە زیرەک و زیتەڵە و هەستی نەتەوایەتیان ڕامانە کێشان بۆ ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان. ئێمە قوتابخانەیەک بووین بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەو سەراحەتەکەی مەعمەلێ بوون و کارتان دروست دەکرد بۆ بەڵێ ئەی لەگەڵ قوتابیە کوردەکانی ناو حیزبی شوعی بەتایبەتی لەگەڵەوانەیە بینتان چۆن؟ بینمان باش بوو بینتان باش بوو؟ بەڵێ ئێمە لە ماحەدی فنووی جەمیلە بینمان باش بوو و یەکتریمان ئەبینی هەرچەنە داخەکەم من ئەو سەردەمە بازەکەم 1962 برادرانی حیزبی شوعی نەوەڕئیچکان هەبوو بەرامبەر بە پارتیمان دایمەن ئەو سرعا هەبوو لە بینمانە ئەوان ڕێیان باش نەبوو سەلوی بوو ئەوان ئێمان بە قەومیەکی متەتەڕیف حسابە کرد کە باسی مافەکانی کوردمانە کرد ئەوانیان و ئێمە هەموو خەڵکی عێراقین و چپیس بەوەکە کوردەکانی ژوا بوون مامۆستا قوتابیە کوردەکان هەر هەمان ڕێیانە بوو هەر هەمان ڕێیانە و باوەڕیان بەوە نەبوو بەسەراح کە کورد جابێتەوە لە عێراق و هەتا ینی من ڕۆژانە ناخۆشە کە ئەیڵم بەڵام ئەوە تاریخ و حەقیقەتە بووە یعنی ئێمە لە سلێمانی کە مزاهرەیەکرا کە وەختە مەسەل جارێک عەبدولسەلام عارف هات بۆ سلەیمانی ئێمە یەکێتی قوتابیان داوای معارفی کوردستانمانە کرد کە وەختە گەورەترین داوازی کورد بوو شوعەکان لەوانە کە ئێمە هیتافی ئەومانێکی شاو شعریاتیکانەوە بۆ ئەو دەنگە نەگاتە عەبدولسەلام عارف بۆ نمونە ینی ئەو نەوەک بوو لە تەشویش ینی ئەو موقیفانە کارێکی باش نەبوو بەداخەوە تەمەتە دوایی وردە هەڵبە بە زۆری زەمەنیش شوعەکان ڕێیان گۆڕا بەداخەکەم ئەو سەردەمانە ئەو موقیفانە باش نەبوو. بەڵێ قوتابیانی عەرەبەوانی کە ئێوە لەگەڵیان سەر و کارتان هەبوو بەیەکەوە تام خوێندووانە ینی هەڵوێستی ئەوان بەرامبەر کورد و مەسەلەی کورد و کوردستان و ئەمانە چۆن بوو؟ واللهی کاکاوە ئەگەر زۆر سەراحەت قسە وەڵام باسی نەک شوعیەکان بەڵێ جارە قەومیەکان هێو سەردەمانە و تا ئەم دەقیقەیەش عەرەب بەداخەوە باوەڕیان بەوە نیە کە کورد بە مافەکانی خۆی بکە زۆر مناقەشەمانە بوو لەسەر ئەوە زۆریان هەبوو ئەسڵ کایان و ئێوە کورد ئومە نییە و هەندێک شوعی متەتەڕیفی سەبۆی کورد ئومە نییە بەداخەوە بەڵام تەمەن دوایی دید و بۆ چوونی شوعەکانیش گۆڕا بەڵام تا ئەم دەقیقەیەش هەموو تەیاراتی عەرەبی بە سوننە و شیعەشەوە باوەڕیان نییە بەوە کە کورد خۆی هەبێت ئەو حەقیقەتە ئەوە ڕاستیەکە کە لەبەر چاومان لەم سەردەمەشە لە سەردەمی عەولەما لە سەردەمەوەی کە هەموو میلەتان بەڵام ئەو کاتەیەوەتان توانین زۆر بەرامبەر بەرپەرچیان بنەوە قسەیان لەگەڵە مناقەشەیان لەگەڵام کەنومان بەڵێ مناقەشەمانە کرد و قڕەقڕشمانە بوو شەڕشمانە بوو بەڵێ مامۆستا ئەو کاتە لەلایەن بڵین حکمی عەبدولکەریم قاسمەوە داوای ئەوە کرا کە یەکێتی قوتابیان هەڵۆشێنەوە و هەموو ببن بە یەک ینی قوتابیانی عێراق و ئەمانە ئێوە هەڵوێستی چیتان نوان بەرامبەر بەوە چی کرا ئایا سەری گردەوە ئەو هەوڵی ئەوان ئەوە بریارێک دەرچوو لە وەزارەتی تەربیە ئەو سەردەمە حکوومەتی عێراقی زەمانی عەبدولکەریم قاسم کە تەنزیماتی قوتابیان بەس لە قۆناغی زانکۆکانە بمێنێ لە قۆناغی زانکۆکانە ئەو سەردەمەش یەک زانکۆ لە کوردستانە نەبوو معنە ئەوەیە یەکێتی قوتابیان یا تەنزیماتی قوتابیان لە کوردستانە تا بێ حەل بێ بەحەقیقەت لەمەشە شوێعەکانیش تا حەدێکی زۆر دژی و حاڵەتە بوون دژی بوون چکە بۆ لە هەموو ئەعدادی متەوەسەکانی عێراق ئیتیحادی وەتەنی تەلیبانی عێراق نەما ئەوانش زەرەریانە کرد بەس لە جامیعەکانە لەبەرەوە لە بەغا مزاهرات دەستی پێکرد لە جامیعە و لە زانکۆکانە ئێمەش لە پەیمانگای هونەرە جوانەکان
ئێمە و یەکێتی قوتابیان لەگەڵ شوێنەکان مزاحرەمان کرد ئەو وەختە من کە من باسەکەمەوە ساڵی 61 بوو بەڵێ 61 بوو مزاحرەمان کرد شوێنەکان قسەیان خوتبەیان نا منش بە ناوی یەکێتی قوتابیانە خوتبەمە ئەتە بوو کۆتایی هادوای ئەوە برادەرە شوێنەکان چوونەوە بۆ قسمی داخلی شەو نووسن من ڕاستیەکەی نەچوومەوە بۆ قسمی داخلی چوو بۆ ماڵی پورم لە بەغا بوون چوم لەوێ نووسم گومانە هەبوو لەوەی کە بەڵێ گومان هەچکۆ شۆڕشی کوردەسی پێکرد و کوردە گیرا ئاگادار بووم وڵا شوێنەکان هەمویان گیران یەکێک لەوانە بەڕەحمەت بێ تەها خەلیل بوو بردیان بۆ سزنی ئەوازیە بەس من نەگیرە ئەتە من ڕام کرد بۆ سلێمانی نزیکی امتحاناتی سەری ساڵی و تقریبا 25 ڕۆژ زیاتر من لە سلێمانی مامەوە ئەو وەختە جەریدە عهد جەدید هەبوو تەیە قەومیەکان بوو ملحەقێکی هەبوو پیان و ئەلفەلەقە فەلاقەکردن ئەلفەلەقە من کەم لە سلێمانی بووم کاکم بەڕەحمەت بێ ئەوی چۆنە تۆ ئەوە هاتووە وڵای ئیزنیان ناین بۆی تەمرین نوشتیواکەێنانی درۆیەکی سپی وڵا برادێکمان وازار ڕەحمەتی دەبێ برهان مەستە بەویستە لەبێ مەحات بوو بە سەردان هاتوو بە سلێمانی ئەو لە قسمی ترسانەوە بوو کاکمی دی بوو وتوی تۆ ئەخباری کاکفەری نەزانی ئارەوەڵا لێرێ و تەمرین نەکا و خەرجەوە تی نەوەڵە ئەمر قەبزی دەرچوو ئەوە تا مجللەی فەلەقەی یا بەدەستیتەوە ئەمر قەبزی دەرچووە وڵاتر باڵێتە کەس بوو کە هاتەوە پێ باسی کرد تو بەڵێوە ڕاستیەکەیەتی وتی جۆشی مێریە و ژیانی خۆت مهمە و خۆ چۆن قەرانەی ئێمە موافقی گەڕایتەوە بۆ بەغایە بەڵێ لە ڕۆژان ئیمتیحانە چووم و من لەما سپاسی تەلبە کوردەکانەکەم زۆر وەکو چۆن بە کۆمەڵ دەوریانە گرتم کە چووم ئیمتیحان عەلاکولین چوو ئیمتیحانەکەی خۆم ما و ڕام کردەوە بە سلێمانی تووشی کێشە و چەند مەسەریشتی وەڵا تووشی کێشە بوو ماوەن ئەمێرێکەمانە بوو مردخوا ئەفریکا زۆر تونگ بوو زۆر تونگ بوو و هەموو تەلەبەکانش لێ ترسان سکوری مفتیان پێوت بانگی کردم وتی تۆ لەکوێی تۆ فەسڵی تۆ غائیبی و ئەمر قەبزیشە هەیە چۆن هاتوویتەوە وتی وەستا تەلەفۆنەکەم بۆ ئەمن بێن بگرن دەستی برد بۆ تەلەفۆنەکە من دەستیم کرد لە ژوورەکە خۆم و خۆی بووی تو مامۆستا بۆچی تەلەفۆنەکەی تی بۆی بگرن تۆ هەم مەفسوولی و هەم ئەمر قەبزەیە وتم وە گرتیان چیم لێکەن وتی حکومت دێن تو چەند ساڵ توی لەوانەیە 2 ساڵ ساڵێک 2 ساڵ تۆ بڵێ 3 ساڵ تۆ بڵێ 4 ساڵ وتی ئێتم من کوردم کە بەر بووم خۆت ئەولای شەدەکوژم ڕاکەمەوە بۆ کوردستان وتی لا ئەنتە ئیبنی ئەنتە عەزیز عەلەیە تەلەفۆنەکەی دانایە و وتی بڕێ ئیمتیحانەکەو بە لە کۆڵە بۆ لە کۆڵە بۆ بەڵێ مامۆستا ئێوە ئەوانەی کە دەرەچوون ینی بڵین لە کۆتاییە بڵین لە پەیمانگە بەدەست خۆتان بوو لەکوێدا بمەزرێن و دەستکەن بە کاروبار یاخود بەڕێکەوت بوو یا چۆنی بوو حکومەت خۆی دیاریە کرد کە تۆ لە دیانە ئاچیتە دیانە بەڵێ من کە دەرەجە دەرچوو تەخەڕوجەکە نەمێرا بچمەوە بۆ بەغا بەهۆی برادێکەوە توانیم دەرەجەکانم وەرگرم شەهادەکەم وەرگرم ئەو ساڵە 62 وەزۆرفی سلێمانی و کوردستان شۆڕژ بوو تاعینات لە مەنطقەی سلێمانی نەبوو لە مەنطقەی سلێمانی نەبوو لە بەرەو نزیکەی 35 کەسمان لە دەرچوانی پەیمانگای هونەرجەوابدار معلمینی سلێمانی نەقلانکردین بۆ هەولێر لە تەربیە هەولێر دامەزراین لەو دامەزرانە من بەردیانەکەوتم من و تاریبرایم کە ئێستا هونەرمەندێکی شێوەکارە ئێستا لە ئەمریکایە بەردیانەکەوتم لە دیانە من دەرسی مۆسیقا و سرودمەوتەوە و سرودە کوردیەکان بۆ یەکەم جار لە دیانە من بەڵاوم کردەوە تامە سرودەکانی ئەو سەردەما خوای وەتەن ئاوەکەی شاخرە ڕنگ و گۆژە پیرەمەگر مقەدسی ئەی کوردینە ئەی مەردینە ئەوانە
مدیرەکە باین کردم بە ڕەحمەت ئێستا کۆچی دوایی کردووە توی مامۆستا تۆم سرودانە چۆن ئەڵێتەوە تۆ نازانێ ئەمە مەمنوعە وتم نا مەمنوع نییە ئەو لە تەربیە سلێمانیەوە درێتەوە وتی آخر چۆنە بێ لێرە ئەوانە وتی مخالفەی و من بە تەحملەوە ناکەوتم باشە من بۆ دەنووسم من لەسەر مەسئولیەتی خۆمەی لێمەوە بۆ نووسی لای خۆی داینە وەڵام مسئولەکان و تۆ ڕۆیشت و تەلەبەکان هەموو ئەیانوتەوە لە ڕیزی چاپی ئەوتنەوە مامۆسا و کاتە ئێوە لە یاخود با پێشەوەی باسی یەکێتی مامۆسایان بکەین ئێوە کە قوتابی بوون و لە پەیمانگا بوون و خەڵکی یانی خوێنەوار و ئەمانە بوون کە شۆڕش دەستی پێکرد شۆڕشی ئەیلول هەموو لەگەڵ بوون خەڵک لەگەڵ شۆڕش بوو یاخۆ سەرکردایەتی پارتیەوەی کە ئێوە لێ و نزیک بوون قوتابیان ئەمانە ڕێیان چی بوو لەسەر دەست پێکردنی شۆڕشی ئەیلول تۆ سوالەکە وا بوو باسی پەیمانگای هونەرە جوانەکانە لە پەیمانگای هونەرە جوانەکان ئەوانەی یەکێتی قوتابیان بووین پارتی بووین هەموو لەگەڵ شۆڕشا بوون تەییدمان نەکرد هەمە تەلەبەی کوردیشمان هەبوو لەگەڵیان نەبوو زد ئەومە دەسیسەی ئیستعمارە و ئەمریکایە و ئێرانە بەڵام ئەگەر ڕاستەکەی دەوێت ئەگە ئێمە بێنە سەر شۆڕشی ئەیلول کە لە 11 نۆوا دەستی پێکرد لە ڕاستیە ئەوەی کە من معلوماتیشم هەیە و لە ڕێگەی کاکمەوە بە ڕەحمەت بێ و ئەو وەختە عەلی حەمدی مەسئولی لقی سلێمانی بوو هی پارتی دیموکراتی کوردستان پارتی وەکو خۆی حەزی نەیەکرد شۆڕش بکە نەی ئەویست هێشتا لەگەڵ عەبدولکەریم قاسم تێکی با و وەختی نەهاتۆ خۆ ئامادەکردن نەکراوە بەڵام عەشیرەتەکانی پشدەر و هەندێک عەشیرەتی تر لە مەنتقەی پیرەمەگرون ئەو ناوە و کە هاتن دەربەنی خان و دەربەنی بازیانیان کەوت و بەچەکەوە و خۆی لە حقیقەتەوە بۆ مەسەلەی ئیسلاحی دژی ئیسلاحی زراعی بوو ئەتە ئەوان قاڵبی نەتەوایەتیان خستە سەر و کە بۆ کوردیەکەین و مانێ کورد حەقی خۆی وەرگێن و ئەشتانە پارتی نەیەتوانی دژی هەڵوێستەکەی ئەوان بکان و کوردایەتیەکەین و بۆ کوردیەکەین بەڵام لەگەڵ ئەوە شار نەبوو کە شۆڕش بکرێ بەڵام هەڵەی ڕئیسی لەکووا بوو کە عەبدولکەریم قاسم پەلاماری دەربەنی خان و دەربەنی بازیان یا ئەوان چکان بەرگیان نەگرت بە ئیمان و بە فکرەوە ئەو دەربەنیان نەگرت بوو کەشکان هەڵەکەی عەبدولکەریم قاسم بە ڕەحمەت بێ لەوا بوو پەلاماری پارتی دیموکراتی کوردستانیە لە شارەکان و پەلاماری مەنتقەی بەرزانیە بە ڕەحمەت بێ کە مەلا مەسەفە لەو کاتە لە مەنتقەی بەرزان بوو ئەگەر بهاتە وازی بهێنایە ئەو پەلامارەی نایە باوەڕ بێ ڕەنگە لەو کاتە شۆڕشی کورد دەستی پێ نەکردایە بەڵام ئەو عەبدولکەریم قاسم پەلاماری پارتیە و مەقەڕەکانی داخراوە بە سەدان کەس گیرا سجن کرا دەربەدەر کرا بەڵام پارتیژی ینی پشتیوانی لە عەشایەرەکان کرد بەکردار نەیکرد بەکردار نەیکرد بەڵێ اینجا ناچار بوون کە سێ چوار مانگ و عەبدولکەریم قاسم وازی نەهێنا و پەلاماریە و خەڵکیە گرت کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی لە دێ ئەواڵان کرا لەو کۆبوونەوە بریار درا لە مانگی شوباتی 62 بریار درا دیفاعکردن لە کورد هێشتا ئەعلانی شۆڕشیان نەکرد لە وەختەشە تا ئەو کاتەش بابەتە کە دوایی حکومەت وازی نەهێناوەوە بوو شۆڕش بەردەوام بوو فراوانیش بوو لە خان زاخۆ بۆ خانەقین هەموو کورد لەگەڵیان بەڵێ کەواتەی ینی یەکێتی قوتابیانی کوردستان وەکو خۆیان یاکسەر دوای حیزب کەوتن هیچ هەڵوێستێکی تایبەت هەموو نەکرد یەکێتی قوتابیان هەموو ڕێکخراوە کوردستانیەکان یەکێتی مامۆستایانیش ڕێکخراوەکانی کرێکاران و ئەو ئەمانە هەمووی تەیدی شۆڕشیان نەکرد بەس لەو وەختە مووقفی شوعیەکان لەگەڵ شۆڕشانە بوو دژی بوو بەڵە پشتگیری عەبدولکەریم قاسمیان نەکرد بەڵام کە شۆڕش گەشەی کرد و زۆربەی ناوچەکانی داگیر کرد و بەرفراوان بوو لە ئەواخری 62 بیدایەتی 63 کەشتا عەبدولکەریم قاسم نەکەوت بوو شوعیەکان ناچار بوون چۆن مەردەکەی شۆڕش بەقووەت بوو شیعاری سلم فی کوردستانیان هەڵکرد
کە ئاشتی بۆ کوردستان و لە بەغا مزاهری بەحقەت زۆر گەورەیان کرد بۆ ئەوەی کەوە عەبدولکەریم قاسم ڕازی بکەن بۆ ئەوەی کەوا لەگەڵ کووردا گفتوگۆ بکا و شۆڕش دابرچێتەوە بەڵام بە قسەیان نەکرد تا ئەو کاتەی باسێکان لە هەشتی شوباتە ئینقلابێکە بەسەر عەبدولکەریم قاسمە عەبدولکەریم قاسم نەهاتە پێشەوە ئەوەی من ئاگام لێبێ ئەوەی من بسپێتم تا ئەو کاتە نەهاتە پێشەوە بەڵام ئەجوعەکان وردەودە بەرەو هێمنی ئەڕۆی بەرەو ئەوە ئەڕۆی کە ڕووی لەوە بێ ئەگەنا کورد حەزینەیە کە کوردستان وێران بێ و خەڵک بدەر بە دەربێ و کورد بە مافەکانی خۆی نەگا کە ئەگەر بریاریان بەیان لەسەر مافەکانی کورد خۆ هار نەبۆچێ بۆ شاخە شەڕکە مامۆستا کە تۆ چوویتە دیانە بەڵێ لەوێ هین هەبوو ینی ڕێکخراوی حیزبی و شتیوە هەبوو ئاینە شارەکانی تر بەڵێ بەڵێ کە چوومە دیانە من لەوێ کرام بە مەسئولی ناوچەی دیانە ڕێخستنی دیانە و ئەندامی ناوچەی ڕەواندز بوو ئەو وەختە بە ڕەحمەت بێ ئیبراهیمی حەمەدە ئەلاو مەسئولی ناوچەی ڕەواندز بوو ئەو وەختە ناوچەی ڕەواندز چۆمان گەڵاڵە مێرگە سوور ئەوانە هەموو عایدی ناوچە ڕەواندز بوو یانی مەنتقەیەکی زۆر فراوە عایدی ناوچە ڕەواندز بوو بەڕاستی خەڵکێکی زۆریش لە تەنزیماتی پارتیا بۆ وەختە و من لەوێش بە ڕەحمەت بێ مامۆستا زەدار لە بیدایەتی مانگی 1262 لەگەڵ مامۆستا زەدار وەکو فەنانێک تعرفمان کرد ئەو وەختە فەنان نەبوو بەس زەوقی فەنی هەبوو بەس خەتاتێکی چاک بوو دەستی تەشکیلیشی هەبوو دوایش لە کوردستانە ناسرا هەر یەکێکە لە کەسە دڵسۆزەکان تیپی پاشای گەورە یەکێکە لە ئەو موەسسێتی و ڕۆڵێکی گەورەی هەبوو لە گەشەکردنی هونەر لە ناوچە ڕەواندز و هەموو هونەرمەندەکان ئێستا هونەرمەندی گەورە پێگەیان و کە ئێستا لە کوردستانە ناوبانیان هەیە وەکو نەورۆز و وەکو غازی ئامازغازی و وەکو سەید ئەحمەد و کەسانی تر زۆر باشە مامۆستا ئێمە لە ئاڵلقەی داهاتوودا درێژە بە گفتوگۆکەمانە دەین و بە تایبەتی لەسەر شیرکردنی مامۆستا ئەنوەر و کۆمەڵە کەسایەتی دیکە لە شاری سلێمانی ئەوەی کە بە مەنعەتە جەولەکە ناسراوە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵلقەی جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێر شەکەرچی و ئەم زەعیم سدیق و بۆچی ئەوەندە داغڵ دەڵبوون لە کورد عسکەریی بانکرۆ تێتیاوە هەر چوارەیان ڕەمیکە عسکەرەکە ئەڵێ ئەمانە گوناحیان چێ بچوار گەنجە من بیان کوژم و توێتی وەڵی من سەیری نایکە عسکەریکەی بانکرۆ تێتی جاری ئەوە جار ئەوم بۆ ڕەمیکە مامۆستا لەو ڕەشبگیریە بەس پیاویان کرد زۆر کەسی کەس لە کۆڵانەکان هەبوو ئەوە سەر هێناوتە دەرەوە ڕەمیان کرد و کوشتیانە مەلا مستەفا حەزیشی نەکرد مامجەلال لەگەڵ ئەو تەیارە بێ بەڵام شعبێتی مامجەلال و خۆشەویستی لە ناو پێشمەرگا وای کرد کە باڵی مەکتەبی سیاسی بەهێزتر بۆ یەکەم جاریش سرودی جەژنە جەژنی کوردستانە کاکم تەزیری کرد